پێشکەشە بە بێدایکەکان. ئەی باسی ژیانی خۆم دەکەم چۆن ژیانم دروست کرد ساڵی 91 بوو خودا منی خۆڵق کرد. چۆن بۆتان هەڵی ڕێژم زۆر گەورەیە ئەو خەمە عمرم هەر 3 ساڵ دەبوو کە دایکم لە ژیان نەما. ئەی تەمەنم 7 ساڵان بوو دایکم کۆچی دوایی کرد. تەمەنم 7 ساڵان بوو دایکم کۆچی دوایی کرد. خزمەکان دەجێڕنەوە دەڵێن تۆ یاریت دەکرد. کەوتومە هێتیمخانە بێنازی لەوەدایە کەسێ نەیدەوت کوڕم دوورم لە سۆزیدایە. ئەی لەسەر ئەو هەموو خەمەش باوکم قەدری لە من کرد. تەمەنم 7 ساڵان بوو منی دووشی زڕدایکێ کرد. خانەی نەو جەوانان 56 نەفەر دەبووین هەمووی بێدایک و باوک بەڵام وەکو برابووین. ئەی کە باوکم لە ماڵ دەڕۆی دەست و قاسمی داغ دەکرد. کە باوکم دادەوە دەستخۆشی لەوی دەکرد. زانیم دایکم لە ژیان نەماوە ئینجا ئاخم هەڵکێشە بۆیە پشتم چەماوە. بە نەفرەت بێ هەی سەرداک خودا بۆ تۆی دروست کرد. بە نەفرەت بێ هەی سەرداک خودا بۆ تۆی دروست کرد. هەزار سڵاو لەو کەسەی ئەوەی ئێستا باسی کرد. باوکم ژنی هێنابوو ئێمەی لەوێ فڕێدا داکە قەداری منە ئەمڕۆ کە دەژیم تێیدا. هەزار سڵاو لەو کەسەی ئەوەی دایکی نەمایە خۆ من لەوە گرنیام گەر یەک جار بڵێندایە. زڕداکم نەیدەویستین دەیوت بە خێویان ناکەم عمرم ببووە 18 ساڵ دەمویست لەم شارە ڕاکەم. دایە گیان بەجێت هێشتم ژیان بێت تۆ بێمانایە. دایە گیان جێت هێشتومە ژیان وا بێمانایە. هەزار ڕەحمەت لەو قەبرەی ئەگەر دایکمی تێدایە. داکە گیان هەرچی خەمە من لە دووری تۆ نۆشتم. هەزار ڕەحمەت لەو قەبرەی ئەگەر دایکمی تێدایە. بریا ئەحمەد بێچارە لە جێگای دایکم بایە. لە تادەکان دەنووستم لە کۆڵان و لە شۆستە خەڵکی خێری پێم دەکرد هەرچێکی خزم و دۆستە. دایە گیان منت جێش ڕۆڵەکەت وا بووە شێت. دایە گیان منت جێش ڕۆڵەکەت وا بووە شێت. گەر هاتووت چاوم پێت کەوت من ماس دەکەم بنی پێت. دایکە لە ناو پارکەکان دەنووستم ناو حەدیقە زگیان بە من دەسووتە هەرچی دۆست و سەدیقە. دایە گیان منت جێش ڕۆڵەکەت وا بووە شێت. هەموو کاتێکدایە خۆ من دەکەم چاوەڕێت. دایکە بێتۆ ڕووخاوم
دایکە خراپە حاڵم دایکە لە بێت تۆیە شەو و ڕۆژ من دەناڵم دایە گیان بەجێ دێژم خۆ من چاوەڕێت دەکەم دایە گیان بەجێ دێژم خۆ من چاوەڕێت دەکەم شەو و ڕۆژ لەیل و نار هەردووعا بۆ تۆ دەکەم فرمێسک لە چاوم دێ لە سووتێکە کەتیمە دایکە دەچمە هەر شوێنێ دەڵێن ئەو کوڕە هەتیمە ئەی دەڵێن ئەو کوڕە هەتیمە لەسەر شەقام کەتیمە دایمەن وا برسیمە خۆ من بێناس کەتیمە زڕدایک نابێ بەدەک وا ئەو حەقە هەڵنەگرێ هەرچێکی زڕدایکە لەسەر دڵی بتەگرێ والله ئەو قسە دەکەم گەر بڵێن ئەحمەد کافرە والله ئەو قسە دەکەم ئەگەر بڵێن کافرە والله هەرچی زڕداکە خۆ دەکە ئەو خەدرە لەسەر پێی خۆم وەستاوم هەتا ئێرەم هێناوە ڕێزی مناڵێکم گرتووە خەڵکی ڕێزی لێم ناوە ژیان بێداک مەتاڵە ژیان بێداک مەحاڵە ئەوە ژیمان واتاڵە ژیان بێداک مەحاڵە ئەوە ژیمان واتاڵە والله من سوێندێ دەخۆم ژیان من وەک شەهرمان ئەوە بوو باسی ژیانم بەبێ دایکی و دەربەدەر هەست بە نەبوونی ناکەم من لە سایەی برادەر ئەوە باسی دایکە خەدایک لە بیر مەکەن خۆ ئەوە باسی دایکە خەدایک لە بیر مەکەن ئەگەر من دایکم مابە دام دەنا سەر چاوەکەم بووم ئەبە هونەرمەندەی خەڵکی ڕێزی لێ ناوم بووم بە ئەو هونەرمەندەی خەڵکی پێم کاشانازی لەگەڵ ئەحمەد بێچارە لە کەلیمەی ئوستازی لەگەڵ ئەحمەد بێچارە لە کەلیمەی ئوستازی